ساڵتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش ماوەی 4 ڕۆژە ژمارێکی زۆر لە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان خۆپشاندان دەکەن. ئەوان داوا دەکەن ئەو دەرماڵەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بڕاوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆیان بگەڕێنێتەوە. دوای ئەوەی چەند ڕۆژێک بەسەر خۆپشانداندا تێپەڕی ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا منحەیەک بڕێکپارە بۆ ئەو خوێندکارانە دابین بکات کە پێویستیان پێیەتی یاخودباری داراییان باش نییە. لە بەرامبەر ئەمەدا خوێندکاران بەمە ڕازی نابن بەردەوام من لە خۆپشاندان و داواکاریەکانیان. ئەمڕۆ گرژی و ئاڵۆزی لە نێوان خۆپشاندەران و ژمارێکی زۆر لە هێزە ئەمنیەکان دروست بوو. لە هەولێر خۆپشاندان ئەنجام درا بەڵام بە زووی کرایە و بڵاو بە خۆپشاندەران کرا لە شار و شارۆچکە جیاوازەکانی دیکە هەرێمی کوردستان. خۆپشاندان بەردەوام بوو لا پیرەمەگرون و کەلار و سەید سادق و هەڵەبجە و سلێمانی بەشێک لە خۆپشاندەران ژمارەیەک لە بارەگای هێز و لایەنە سیاسەکانیان سووتاند. لە سەرای سلێمانی گرژی و ئاڵۆزی کەوتە نێوان خۆپشاندەران و هێزە ئەمنیەکانەوە. ڕۆژانە لە نێوان هێزە ئەمنیەکان و خۆپشاندەراندا بەردەوام گرژی دروست دەبێت. ئەمە نمونەی یەکێک لەو کەرەستانەیە کە هێزە ئەمنیەکان بەرامبەر بە خۆپشاندەران بەکاری دەهێنن کە گازی فرمێسکرێشە و بەهۆیەوە ژمارەیەکی زۆر لە خۆپشاندەران بریندار دەبن. نمونەیەکی تر لەو کەرەستانی کە هێزە ئەمنیەکان بەکاریان هێناوە ئەم گولە پلاستیکیانەیە کە بە هێزێکی زۆرەوە بەر هەر خۆپشاندەرێککە بێگومان ئازارێکی زۆری دەدات ئەگەر لە نزیکی شەوە بێت برینداری دەکات بەم گولە پلاستیکە. من دەمەوێت گفتوگۆی ئەم بابەتە لەگەڵ بەڕێز هیوا عومەر ڕۆژنامەنووس و چالاکوان بکەم کە بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. سڵاوت لەبێ کاکیوە ئەم کاتت باش دەمەوێت بزانم خۆپشاندان لە هەرێمی کوردستان دەتوانێت چی بکات، توانای چ گۆڕانکاریەکی هەیەوە هەرچی توێژێک ڕازی نەبێت پەنا دەباتە بەر خۆپشاندان. ستاوتان لێبێ دەستان خۆش بۆ بەڕێوەچوونی بەرنامەیەکی ئاوا لە بارودۆخێکی ئاوایە. لە ڕاستیدا مەسلەی خۆپشاندان لە یعنی لە هەر بارودۆخێکە ئێمە پێشەوە دەبێ وەکو سەرەتاییترین مافی مرۆڤ ئێمە تەمەشای خۆپشاندان بکەین، چ بە پێی جارنامەی مافەکانی مرۆڤ، چ بە پێی مافە سیاسی و پەیماننامەی مافە سیاسی و مەدەنیەکان، و چ بە پێی دەستوری عێراق و هەروەها یاسای ڕێخستنی خۆپشاندان و یاساکانی تری پەیوەست بە ئازادی ڕادەربڕین. واتە خۆپشاندان یە ئامرازێکە لە ئامرازەکانی دەربڕینی بیرروڕا و سەرەتایی ترین مافی ئازادی ڕادەربڕینە. لە ڕاستیدا ئەمە دەبێ وەکو حقیقەتێکی یعنی حقیقەتێک ئەم بابەتە ببینین و هەرچین و توێژێک کاتێک پەنا دەباتە بەر خۆپشاندان و گردبنەوە و دەربڕینی بیرروڕای لە هەر کەناڵێکی ڕاگەیاندن بێ، ئەمە دەچێتە چوارچێوەی ئازادیەکان و ئازادی ڕادەربڕین. ئەمەش بەپێی دەستور لەسەر بەپێی جارنامەی مافەکانی مرۆڤ تەنانەت بەپێی پەیماننامە نێودەوڵەتیەکان لەسەر دەوڵەتەکان فەرز کراوە کە تەنزیمی ئەم مافە بکە نەکبیدا. واتە ئێمە دەبێ حقیقەتێک بزانین ویش ئەوەیە هەرچی دەوڵەت نییە بە هیچ جۆرێک مافی خۆپشاندان بدا یان بیسەنێتەوە. ئەمە مافێکی گردونیە بەپێی جارنامەی مافەکانی مرۆڤ بەپێی ئەو بنەمانەی باسم کرد. تەنیا ئەرچی دەوڵەت لە ڕاستیە ڕێخستنیەتی نەک پێدان یان سەردنی کوردستان لە ماوەی ساڵانی ڕابردوو بەم شێوەیە کە تۆ باسی دەکەی خۆپشاندان ئەزمون کراوە تاقی کراوەتەوە چ لەلایەن هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکانەوە چ لەلایەن حکوومەتەوە بەم شێوەیە مامەڵی لەگەڵ کراوە کە دەبێت هەبێت. ئەزمموی مامەڵەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ خۆپشاندان لە ڕاستیە مەلەفێکی ینی حکوومەتی هەرێم و دەستگا ئەمنیەکان مەلەفێکی ڕەشیان لەمبارەیەوە هەیە. من ئەمڕۆ یەکێک بووم لەو خۆپشاندەرانەی کە ڕوبەڕووی سوکایەتی و جۆرێک لە ڕفاندن و لێدان بوومەوە، تەنیا لەبەرەوەی کە ویستمە پاڵپشتی خوێن لە شاری هەولێر و شارەکەی خۆپشاندانێکی دەکرێت دواتر بە وردی باسی بکەیت کە ئەمەی لە هەولێر ڕوویدا ئایا چ زۆرە خۆپشاندانێک بوو. ئێمە ڕوبەڕووی هەموو ئەو بابەتانە بینەوە. لە ماوەی ڕابردوو دەیان خۆپشاندانەکانی کەسمان نەک ڕوبەڕووی لێدان و سوکایەتی بۆتەوە لە خۆپشاندانەکانی هەفتەی شوبات ئەوانی پێشتر
ئەمەی 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستا بە هەمان شێوە دەیان خەڵک ڕوبەڕووی کوشتن و شەید بوون بۆتەوە و ئەمڕۆ سەدان هاوڵاتی ڕوبەڕووی دەستگیرکردن بوونەوە دوونێ بە هەمان شێوە و خەڵک ڕوبەڕووی سوکایەتی جۆرا جۆر بۆتەوە و ڕوبەڕووی نامبڕین و قەڵەقی لە شوێنی کارەکەی بۆتەوە ئەمە تەنیا لەبەر ئەوەی مشارەکەی با بڵێن مافێکی ممارەسە کردووە کە ئەم مافە وەکو مافێکی گردونیە و ئەرچی دەوڵەت نییە لە ڕاستیە نەشانازی بەوە بک بڵێ ئەم مافەم داوە بە هاوڵاتیان نەبیسەنێتەوە بەڵکو مافێکی وەکو مافێکی سروشتی مرۆیی هاوڵاتیان تەمەشاکرێ لای ئێمە بە پێچەوانەوە بەداخەوە ئێمە حکوومەتی کوردستان و خۆپشاندانی کە لە هەولێر بەڕێستان تایدا ئامادە بوون چی ڕوویدا دەمەوێت وردەکاری خۆپشاندانەکەم بۆ باس بکەیت ئەوەی ئەمڕۆ لە هەولێر ڕوویدا و ئەوەی کە ئێمە ینی بیمان لە با بڵێن لە شوانەکانی ترکە بۆمان باسکرا و پەیوەندیمان کرد و وەکەوەی لە هەواڵەکان بینیمان لە ڕاستیە ئەوەی ئەمڕۆ ڕوویدا لە شاری ئەولێر دابراو نەبوو لە شارەکانی تری هەرێمی کوردستان ڕەنگە هەندێک تایبەتمەندی تری هەبێ لە ڕاستیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە خاڵە سەرچیەکانی دەبەستینەوە بەیەکەوە ئەوەی لە شاری ئەولێر بریتی بوولەوەی کە تەنیا ڕێگە درابوو چەند یعنی ژمارەیەک دەتوانی بڵێن چەند سەد کەسێک یان دەیان کەسێک لە شوێنێکی دیاریکرا لە شقامی سەتی لە سەری وەزارەتی خوێندنی باڵا لەوێ ئەم خەڵکە تەوەق کرابوو واتە حەسر کرابوو ئەگەر بۆ نمونە 100 خۆپیشاندەری لێبێ لە ڕاستیە 20 بەقەد ئەوە پۆلیس و ئاسایش بە جلی مەدەنی و بە جلی عسکەری و بە چەشی قورسەوە لە ناو خۆپیشاندەران بوون ئەمە یەک خاڵی دووەم ڕێگا بە خەڵک نەدەدرا بە هیچ جۆرێک بچێ ئینزیمان بکاتە ناو خۆپیشاندانەکە خاڵی سێم بە هیچ جۆرێک ڕێگا بە دەستگا ڕاگەیاندنەکان نەدەدرا ڕووماڵی خۆپیشاندانەکە بکەن پەیامنێری شارپرێز یەکێک بوو لەو کەسانە خاڵی سێم بەشی زۆری ئەوانەی کە دەچونە ناو خۆپیشاندانەکان بەجێ لە جۆرەکان ڕوبەڕووی پێشلکاری دەبنەوە و ترس و تۆقااندنێکی زۆر هەبوو ئیسعرازێکی عسکەری زۆر گەورە بەرامبەر بە چەند سەد کەسێک لە قوتابی لە ڕاستیە بەڕێوە دەرچوو ترسێکی گەورە لە هێزە ئەمنیەکان لە بەرپرسانی شاری هەولێر یعنی نیشتی بوو وەگەوابی هەزارەها خەڵک هات بێدە سەر شەقام کەچی چەند سەد کەسێک قوتابی بوون کە ئەویش هەر لە بەردەم زانکۆیەکە محکوم بوون دەبوو بەم ڕێگای بڕۆن و مشارەکە بکەن ئەگەنا لە ڕاستیە ڕێگایان پێ نەدرا و چەند خۆپیشاندەران چەند بەش کرابوون لە هەندێک شوێن دابڕێنرابوون کەدا دەبڕدران دەستدرێژیان دەکرایە سەر من کە کاتێک دانی ئەوارەکەی کە ویستم بسمە ناو خۆپیشاندانەکە هەڵ لە ڕاستیە خۆم و برادێک بووین هەر کە داخلی خۆپیشاندان بووم لەلایەن هێز ئەمنیەکانەوە زۆر بە شێوەیەکی وەحشی گەرانە منیان دەرکرد و ڕفاند منیان لە ناو خۆپیشاندانەکان و لە ڕاستیە ئیهێنایان کردم و ڕوبەڕووی شەق تێهەڵدان و کۆمەڵێک لەم بابەتانە بوومەوە تەنانەت یعنی کار بێ ئەخلاقی هێزە ئەمنیەکان گەیشتم ئاستەی پێم بڵێ ئەگەر سەر بەرز بکەیت و یەک قسە بکەیت ئێمە پێتان دەڵێن ئێوە بە دوایی ئەوە هاتون سەیری بۆ مەسلەی ئافرەت و ئەم بابەتانە هاتبوون یعنی لە ڕاستیە ئەمە یعنی ئەم ئەزمونە لە حکومداری خەریکە بەرەو ئاراستەیەکی فاشستی بە جۆرێک دەڕوە کە هیچ مۆڕاڵ و ئەخلاقێک لە مامەڵەکردن لەگەڵ هێزە لەگەڵ خۆپیشاندەران نییە ئەوان تەنیا هەموو جارێک هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم کەسایەتە سیاسیەکان هەم هێز و لایەنە سیاسەکان لەسەر ئاستی حیزبیش بەڕوون و ڕاشکاوی پشگیری لە داواکاری خۆپشاندەران دەکەن بە خۆپشاندانی ئەم جارەشەوە کە ماوەی 4 ڕۆژە بەردەوامە حکوومەتی هەرێمیش پشگیری لە خۆپشاندەران دەکات کەواتە بۆچی هێزە ئەمنیەکان بەم جۆرە مامەڵە دەکەن لە کاتێکدا هەم حکوومەت و هەم هێز و لایەنە سیاسەکانیش بە ئاشکرا لە ڕاگەیاندنەکانەوە پشگیریان دەکەن خۆی لە ڕاستیە من پێم وایە یعنی ئەم قسانی حکوومەتی هەرێم دەستگامنیەکانی حکوومەتی هەرێمەکان پێویست ناکە من بڵاو بدەمەوە لەبەرەوەی یعنی خودی ئەندامانی کابینەکە لەناو خودی کابینەی وزاری
مەسرور بازانی قەنەعات بەم قسانەی حکوومەتی هەرێم ناکرێ و متمانە بەم قسانی حکوومەتی هەرێم ناکرێ و لە ڕاستی حکوومەتی هەرێم ئێستا ڕوبەڕووی ینی شەرعیەتی ملی ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە نەماوە. ئێمە ئەگەر سەیری دوایین دەرئەنجامی هەڵبژاردنەکان بکەین لە ڕاستیدا زۆرینەی خەڵکی کوردستان و لە هەڵبژاردننی پێشوش بایکۆتی هەڵبژاردنەکانی کوردستانیان کرد و لەو سەدا خوارچلەی کە مشارەکەی کرد سەدا 15-20 دەنجی داوەتا بە دوو هێزی دەسەڵاتدار. باشە شەرعیەتی ئەم دەسەڵاتی سیاسی لەکوێدایە؟ ئێمە ئەزانین ئێمە تقریبا ساڵێک باڵێن ساڵێک ماوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن هەرێمی کوردستان لە سەری ئەم مۆدلە لە حکومڕانی ڕوبەڕووی چەندین قەیرانی سیاسی ئابووری دارایی کۆمەڵایەتی بۆتەوە و ئەم قەیرانە نەیتوانیەوە بە هیچ زۆرێک مامەڵی لەگەڵ بکاو چارەسەری بکاتن. ئەمە لە ڕاستیدا وای کردووە بیر بکاتەوە لە ڕێگای ئیجراعاتی، یعنی تا ئێستا لە خەیاڵیم حکوومەتە ئەوەیە بە ڕێگای ئیجراعاتی ئەمنی قوتابیان و خوێنکاران لە ڕاستیدا سەرکوت بکاتن. ئێمە من پێم وایە ئەگەر هاوکاریم بکەیت چەند سرنجێکی گشتی دەخەمە ڕوو لەسەر ئەوەی کە با بڵێن ڕوو دەدا ئەوەی ئەمەی لە هەرێمی کوردستان ڕوو دەدا چییە؟ من پێم وایە یعنی ئێمە ئەگەر دیقەت بدەین بایکۆتی زۆرینەی هەڵبژاردنەکان و کۆچبکردنی بە کۆمەڵ و خۆپشاندانی سەرتاسەری یعنی زنجیرەیەک ڕووداوی تەواوکەری یەکترن ئاماژەیە بە دروستبوونی بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی تازە کە بە هەموو شێوەیەک خۆی لە دەرەوەی ئەم سیستەمە لە ئاستی سیاسی ئابووری تەنانەت هەندێزار کللتوریش دەبێنێتەوە. دووەم ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیە ڕنگدانەی واقعی سیاسی و کۆمەڵایەتی و کللتوری هەرێمی کوردستانە. مەبەستم لەوێ واقعە کاتێک هێزە سیاسیەکانی ناو دەسەڵات و تەنانەت دەرەوەی دەسەڵاتیش مانایەک ناهێڵنەوە بۆ بەشداری سیاسی ڕاستەقینە چ لە پانتایی گشتی چ لە ئاسی ناوەخۆیی پارتە سیاسیەکان ئیتر دەبێت یاریەکە قوڵب بکرێتەوە بۆکۆی ئێستا گەنجان دەچیان پێکردووە. خاڵێکتر دەبێ باسی بکەین دەربەزەیی و چاونەترسی و ئامادەی ڕوبەڕووبوونەوە یەکێکە لە سیفاتە جیاکەرەوەکانی ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیە کە زۆرینەی نەوەی تازە پێکێنەریتی تەمان بە پێچەوانەی ئەوانی تر. ئەماش ڕنگدانەوەی پێگەی چینایەتیانە، یعنی لە ڕاستی ئەمنەوە تازەیە هیچی نییە لە دەستی بدا، بەڵام ئەوانی تر زۆر شتیانەیە نانەوێت لە دەستی بدەن بەهۆی نزیکی و بەشداری و سوودمەندبوونی ڕاستەخۆ و ناڕاستەخۆیان لە دەسەڵات. چیتر من پێم وایە چیرۆکە چواوەکانی شاخ ناتوانێت ببێتە پەرژینێک و ڕاگررتنی دەسەڵاتێک کاتێک دیزایانی ئەم دەسەڵاتە وەکوی ئێمە دەیبینین کاڵایەکە پڕ بە باڵایی کەمینەیەکی ئۆلیگاریشی جوورینەیەکی پراوێت خراوی دروست کردووە. لە دیوێکی ترە ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیە خۆی لە دەرەوەی لە ڕاستیە پارتە تەنانەت چەپ و ڕاستڕە و ئیسلامیەکانیش دەبینێتەوە وەوێڵە بە دوای فۆرمێکی تری کاری سیاسی ئەمەش دابڕاونیە لە بزوتنەوە کۆمەڵایەتیە ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیانەی کە لە ئاستی جیانی و ناوەخۆیی وەک گۆڵامێک دژ بە لیبراڵەتی نوێ دروست باشتاکیوە زۆر جار بە تایبەت لە مەجای ڕۆشنبیری و ئەدیبان و نووسەران و چالاکوانانی مەدەنی کاتێککە خۆپشاندان دەکرێت لە دژی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جار ئەم ڕستەیە دووبارە دەکرێتەوە. جیلی تازە ئەو گەنجانەی کە ئێستا هاتوون دەیانەوێت گۆڕانکاری بکەن کەسێک نییە هێزێک نییە لایەنێک نییە کە وەڵام دەرەوەی خواستەکانیان بێت و حکوومەتی هەرێمی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکانیش بە هێزی تەقلیدی ناو دەبن و بە جۆرێک ناو دەهێنرێن کە توانای وەڵامدانەوەی خواستەکانی جیلی تازەیان نییە. کەواتە ئەو هێزە نوێ کێیە یاخود ئەو هێزە نوێی کە پێویستە دروست بێت چۆن دروست دەبێت لە هەرێمی کوردستان کە لانی کەم وەڵام دەرەوەی ئەو خواستە نوێیانە بێت کە جیلی تازە هەیەی. من پێم وایە ئەم هێزە تازەیە یعنی هێز بەمانایە کورد ناکرێتەوە لە پارتی سیاسی یان لە سندیکان یان لە ڕێکخراوێک. ئێمە شاید حاڵی بینینی دیمەنی لەدایکبوونی بزافێکی کۆمەڵایەتین بە تایبەتی ئەمە بزافە کۆمەڵایەتیە لە ماوەی 10 ساڵی ڕابردوو لەگەڵ ینی مۆدێلی سیستەمی سیاسی هەرێمی کوردستان کە مۆدێلی لیبراڵێتی نوێی دەتوانین بڵێن ئۆلیگاریشیە. ئەم مۆدێلە یعنی مۆدێلێکە تەنیا حکوومەت و دەوڵەتی کۆمپانیا و کەمینەیەکی دەسەڵاتدارانە و زۆرینەی پراوێز خستووە. ئەم بزافە کۆمەڵایەتیە پێک دێ لە هەموو ئەو کەسانەی ئەم دەسەڵاتە پراوێزی خستن و مهمش بینە ئەوانیش کە قوتابیانن و هەروەها کرێکارانن و هەروەها ڕۆژنامە نووسانن
یعنی خەڵکی جۆرا جۆرن یعنی کاتێک سەرماداری تازە سەرۆک و کوڕی سەرۆک دەکاتە خاوەنی زانکۆی تایبەت و مافی خوێندنیش لە کوچ و کوڕی زۆرینە لە زانکۆ حکومیەکان وەردەگرێتەوە یان تەنانەت دەرماڵەیەکی ڕەمزیشیان پێڕەوە نابێنێت کاتێک بێکاری و خراپبووی ژینگەی کار و ناداتپەروەری دەچێتە ئاستێکی مەترسیدار ئیتر ئاگایی گشتی لێرەدا پێش ئەوەی بەرئەنجامی پرۆسەیەکی یعنی خودی بێ و ئەم واقعە فێریەکە و من پێم وایە ئەم واقعی ئێستا ئەم وانانەی کە ئەم زافە کۆمەڵایەتیە لە شەقام فێری بوو و هیچ زانکۆیەک و هیچ ناوەندە لیبرالیەکان لە ڕاستی ناتوانن ئەم وانە گرنگانە فێری خۆپیشاندەران بکەن من پێم وایە خۆپیشاندەرانە نەتیجەی ئەمڕۆ من دیقەتت بدابایە یعنی ئێمە وەستا بین یەک بە یەک گروپ دوو گروپ لە قوتابیان هاتنە لای من کاتێ بینیان و سوکایەتیان کرد داوای لێبردنیان کرد کە یعنی ئەوان دیمەنەکان بینی کە چۆن سوکایەتیان بە من کردەوە نەک بە من لە ڕاستیە سوکایەتی بە زۆر کەس کرا دوایی هەر گروپ پێشتر دەهات معلوماتی دەدا بە ئێمە کە چۆن هێز ئەمنیەکان لە بینی خۆیان بڕیاریان داوە ئێمە لە دوای چەندی شتر بمان ڕفێنن چۆن جوولەی سارەکان بە چه ئاراستەیەکە بن ئەم جارە ئەگەر گازی فرمێسک ڕێزیان بەکارێنە چۆن ڕوبەڕوو بێنەوە بەیانی چۆن خۆپیشاندان بکەن هەموو ئەم وانە گرنگانە من پێم وایە لە مەدانی تێکۆشان فێری بوون بەڵام لە خاڵێکە پێم وام بزوتنەوە کۆمەڵایەتیە پێویستی بە خۆڕێخستنی هەرچەندە لە ڕووی چەندایەتیەوە هەڵکشێ بەڵام لە ڕووی چۆنیایەتیەوە پێویستی بەوەیە کە هەم یعنی لە ڕووی جەوهری داواکاریەکان ومان لە ڕووی تەکتیکی خەباتی سیاسی و خۆڕێخستن لە ڕاستیە بیر لە بژاردەی تر بکاتەوە من پێم وایە هەرێمی کوردستان ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی فراغێکی گەورە بۆ دروستبوونی هێزی سیاسی تازە هەیە ئەگەر بتوانین نمایدەی ئەو بزافە کۆمەڵایەتی بکە کە ئەمڕۆ لە کۆمەڵایەتی لە ڕاستیە داوای دادپەروەری داوای یەکسانی نێشتنی حکمی میلیشایی و داوای دیموکراسیەتی کۆمەڵایەتیەکە لە ڕاستیدا وەکو ڕخنەیەک ئەوەی زۆردار لە کاتی خۆپشاندانەکان لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی خۆپشاندەران و چین و توێژە جیاوازەکان بە تایبەت جیلی نوێ دەبێتەوە ئەوەیەکە هەمیشە لە دوای تێپەڕبوونی 3 بۆ 4 ڕۆژ یان نزیکەی هەفتەیەک بەسەر خۆپشاندانەکاندا ئیدی کارەکە دەگاتە سووتاندنی بارەگای حیزبەکان و هاوکات سەر کێشێ بۆ سووتاندنی ئۆتۆمبیلی حکوومەت و ناوەندە حکومیەکان ئەمە وەکو ڕخنەیەک زۆر جار ڕوبەڕووی خۆپشاندەران دەبێتەوە زۆر جار ئەمە گومانێکی دروست کردو بەوەی کە بۆچی هەمیشە ئەمە دووبارە دەبێتەوە پێتان وایە ئەم دۆخەی کە ئەمڕۆژ لە بەشێک لە شار و شارۆچەکان دووبارە بۆ درێژکراوی هەمان بارودۆخەیان ئەمە ئەو گومانی کە دەوترێت هێز و لایەنە سیاسەکان بە مەبەست ژمارێک لە خەڵک دەخەنە ناو خۆپشاندەرانەوە بۆ ئەوەی کە سەریان ڕابکێشن دەستیان ڕابکێشن بۆ ئەوەی کە جۆرێک لە پشێوی دروستکەن بۆ ئەوەی بیان و بن بەدەستەوە بۆ کۆتایی هێنان بە خۆپشاندانەکان هەموو ئەوانەی کە جەنابەت باست کرد دەکرێت یعنی لەناو ئەم بابەتەیە بوونیان هەبێ و یعنی خاڵی یەکەم گاندێ جار خۆپشاندەران کە من هاانیان نادەم لە ڕاستیە توندتیژی بەکاربێنم من پێم وایە توندتیژی لەو مەرحەلەیە بە هیچ زۆرێک لە خزمەتی خۆپیشاندەران نییە و زۆر بە ئاسانی مبرر دەداتە دەست حکوومەت بۆی توندتیژی زیاتریان بەرامبەر بەکاربێنی هەرچەنە هەموو جایی کە خۆپیشاندان کرابێ هەموو جایی کە ناڕزایەتی هەبێ هێزە ئەمنیەکان ینی توندتیژیان بەرامبەر بە خۆپیشاندەران بەکاربێنەوە تو دیقەت بدە ئەگەر لەم خۆپیشاندانی ئەمڕۆ بە نمونە 5,000 کەس مشارەکەی کردبی تەنیا دوو خۆپیشاندەر بەردی گرت بێتە بارەگای حزبێک یان ویستوی ئاگری تێبەردا ئەمە دەوترێ ئەم خۆپیشاندانە خۆپیشاندانێکی جێلە شێوێن و خۆپیشاندانێکی توندتیژانە بوو یعنی واتە ئەگەر لە سەدا 99 خۆپیشاندەران 99.5 خۆپیشاندەران زیاتر ناتونوتیژ بن تەنیا دوو خۆپیشاندەر تونوتیژی بکە کۆی خۆپیشاندانەکە بە تونوتیژ ئەژمارەکەنەوە ئێمە شەمان دەزانین ڕۆلی دەستگا ئەمنیەکان چۆنە و ڕۆلی پیاوە جاسوسەکانی سەر بە حکوومەت چۆنە بۆ دروستکردنی ئاژاوە و هەندێجا بە لاڕێدابردننی خۆپیشاندانەکان من پێم وایە ئەوە کاتێک لە ڕاستیە نایشارمەوە یعنی تووڕەیەکی زۆر هەیە لە ناو ئەمنەوە تازەیە نەحەقی نییە ئەمنەوەیە دوێنێ بایکۆتی هەڵبژاردننی کرد پێرێ بایکۆتی هەڵبژاردننی کرد دوێنێ سەری هەرگڵ بۆ ئەوروپا
ئەمڕۆ ڕوبەڕوو دەبێتەوە ئەمڕۆ دەبێت ئومێد دروست بکە لە دۆخێکی ناومێدیە و ئێمە بیرمان نەچێ یعنی هەندێک جار کە دۆخی ناومێدی دروستە بێ وا تێ نەگەین ئەمە دۆخێکی با بڵێن دۆخێکی جێگیر و وەستاوە بە پێچەوانەوە هەندێک جار هیوای گەورە لە دۆخی ناومێدیە دروستە بێ بۆیە پێم وایە کە ئەوەی جرابەت باسی کرد یەک پەیوەندی بە دەزوەردانی هێزە ئەمنیەکان و هێزە دەسەڵاتدارەکان و خەڵکی ترەوەیە کە بە ئاراسی تریانە بە دوو ڕەنگە جارجارە یعنی وەکو باسم کرد بەو ڕێژێ لە ناو خۆی پیشاندەران هەبن تووڕە بێ لە ڕاستیە و کاتێ بزانێ بەشی زۆری سەرۆت و سامانی ئەم وڵاتە بۆ بارەگای حێزە سیاسیەکانە ڕوە بۆ هەندێک لە کۆمپانیا دەڕوە ئێستا کۆمپانیا دەبێ بە ڕەمزی یعنی بەشێک لەم شوێنان دەبن بە ڕەمزی فەساد لە ڕاستیە مەزرعەکان و ئەم شوێنانە دەبن بە ڕەمزێک کە بە پارە و بە سامانی ئەوان کۆکراوەتەوە بۆیە هەموو شتێک واردە لەوە بارودۆخێکی ئەوە لە حاڵەتی ئەوەی پێدەوترێ هینی دەستە جەمعیە ئەمە وەکو حاڵەت ڕوو بدە تا بە ئێستا توندوتیژی لە ناو خۆ پیشاندەرانە لە ڕاستیە حاڵەتە دیاردنیە بە هیچ شێوازێک ئەویش پەیوەندی بۆ هۆکارە بەشی زۆری پەیوەندی بۆ هۆکارە دەرەچانەوەیە کە دانەوێت دوو بەیانی بڵێن ئەم خۆپیشاندانە خۆپیشاندانێکی مەدەنیانە نەبوو تەمان لە ڕاستیە ئێمە ئەومە بیر نەچێ ئێستا ئێمە شێوازی خۆپیشاندانەکە دەبینین کە هەمووی لە چەند هزار کەسێک تێپەڕ ناکە بەم شێوازە لە گەرمیانەوە تا سلێمانی لە هەولێر لە هەموو ئەو شوێنانە بەو شێوە وحشی گەریانە ڕوبەڕی خۆپیشاندەران دەبنەوە خۆ ئەگە بزان ڕای گشتی زیاتر ڕوبەریان دەبێتەوە و پێگەکەیان نەمەترسیدایە دڵنیا بە یعنی هەموو وەسیلەیەکی قەمعکردن و لە ناوبردن دش بە خۆپیشاندەران بەکاردێنە زۆر باشە ئێستا کە بازەوە دەکرێت ژمارێکی زۆر لە خۆپیشاندەران دەیانەوێت ڕۆژانی داهاتوش بەردەوام بن کەواتە دەتوانن چۆن خۆیان ڕێک بخەن خۆپیشاندەران بۆ ئەوەی وەک ئەوەی کە بەشێکی زۆریان داوای دەکەن هێز و لایەنە سیاسەکان و کەسایەتە سیاسیەکان هەلەکە نەقۆزنەوە بۆ ئەوەی وەک دەڵێن سواری شەپۆلەکە ببن پێویستە خۆپیشاندەران چی بکەن چۆن دەتوانن خۆیان ڕێک بخەن پرسیارێکی گرینگە بن پێمە خاڵی یەکەم ئەوەیە کە پێویست دەکات خۆپیشاندەران لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئێستا سوسیال میدیا لە ڕاستیە بوارێکی زۆر گرینگە بتوانن جۆرێک لە خۆڕێخستن خۆ تەنزیمکردن هەڕەمێک کە بەپی بارودۆخی ئەمڕۆ دەگونجێ خۆیانی تا ڕێک بخەن خاڵی دوم ئەوەیە لە ڕاستیە سەپۆرت وەربگرن لەو شوێنانەی لەو ڕێکخراوانەی کە سەپۆرتی خەڵک دەکەن بۆی چۆن خۆیان بپارێزن لە گازی فرمێسک ڕێژ خاڵی سێم ئەوەیە تەوقیتێکی سەرتاسەری دابنێن و من لەگەڵەوە تەوقیتە بۆ نمونە ئەگەر تەوقیتەکە لە کاتیەکی بۆ نمونە دیاری کرا و هەموو ڕۆژانێک لە دانی ئێواران بێ کاتێک بێکە یعنی خەڵک زۆر دەستی بەتاڵە دەتوانێت زیاتر بە کۆمەڵایەتی بێ و شوێنی گونجاو دابنێن و دروشمەکان لە ڕاستیە ئەو دروشمە جەوهریانە دابنێن و تەکتیکی خۆپیشاندان و ڕوبەڕووبوونەوە دابنێن و هەوڵ بدەن شورای جۆرا و جۆر بۆ پاراستنی خۆپیشاندەران لە هێرشی هێزە ئەمنیەکان بکەن من پێم وایە هەموو ئەوانە کاری گرین کە بێ و بیلفعلەوەی جەنابەت هەر کەسێکیش لە ڕاستیە ئێستا بێتە ناو خۆپیشاندانانە تەنانەت وەک ڕاپەڕینەکەی نەوەتویەکیش خەڵکی کوردستانەوە دەرچوو خەڵک کردی بەس لە ڕاستیە هەر هێزێکی سیاسی پاڵپشتی خۆپیشاندانە بکە و دەکرێت مووقعێک بۆ خۆی دیاری بکە دۆست و ئەندامان و لایەنگرانی خۆی بێنێتە نای واتە ئەگەر خۆپیشاندەران بۆ ئەوەی هین نەبن دەکرێت لە هەر شوێنێک خۆپیشاندانەکەر هێزێکی سیاسی ئەگەر ڕاستەکە هێزی سیاسی ئەگەر ئیشی ئەمڕۆ ئەوە نەبێ پاڵپشتی خۆپیشاندەران نەکە بەتابەتی من باز لە هێز ئۆپۆزیسیۆنەکان دەکەم دۆست و ئەندامان و سەرکردەکانیان نیە ناو خۆپیشاندانەکانی هێزی سیاسی بۆ چییە و شەرعێتی هێزی سیاسی لە بارودۆخێکی ئەوە دەرەکەوێ و لە ڕاستیە هێزی سیاسی دەبێ بانگەواز بکە و بێ بەڵام بە چه ئامانجێک وەکو نموزەزی ئێمە هەمانە بۆ ئەوەی ئاراستەکە ببە بڵێ من پاڵەوانم و خۆی بک بە فریادەرز من پێم وایە بەم منتەقا خزمەت بە خۆپیشاندەران و بە داوای ڕەوا و بە گۆڕانکاری ڕاستەقینە لە هەرێمی کوردستان ناکە تەبعاً ئەمە چۆن دەتوانێت ڕێی لێ بگیرێ ئەگەر خۆپیشاندەران بتوانن خۆیان تەنزیم بکەن لەسەر ئاستی گەڕەک و ناوچە و هەر شێوازێکی تر من پێم وایە لەو حاڵەتە زۆر بە ئاسانی ڕێگری لە دەزوەردانی هێزی خراپەی کە خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکان هەیەوەکەوەی بە تایبەت
ئەمڕۆ لە سێمانی بینیمان دەتوانن پێشبینیەوە بکەن خۆپشاندانەکان بەردەوام دەبێت و خۆپشاندەران دەتوانن لە بەردەم ئەڵنگاریەکان خۆیان بگرن و خۆیان ڕێک بخەن توانای ئەویان تێدایە؟ ئێمە لە هەرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵی ڕابردوو شایەت حاڵی چەند زۆر لە بزافی کۆمەڵایەتی و بزافی ناڕزایەتی کۆمەڵایەتین کە هەندێک جار ئەم بزافە لە شێوازی بزافێکی مەوسومی وەرزی بووە و هەندێک جار لە شێوەی بزافێک بووە کە توانێتی ئیستمڕاریەت بدا و هەندێک جار لە خۆپشاندانی سەرزادە بووە کە بوار نەبووە ئەم خۆپشاندانە بۆتە خۆپشاندانی لە خۆپشاندانی سوسیال میدیا بووە و خۆپشاندانی و گردبوونەوە و تەنانەت بەرزکردنەوەی لافیتێ بە بەرزکردنەوەی لافیتەیەک بووە لە ماڵیشەوە واتە من پێم وایە ئەم بزافە کۆمەڵایەتیە بزافێکی سەرتاسەری ڕەوایە و حکوومەتی هەرێمی کوردستان بە جگە لە گۆڕانکاری ڕیشەیی هیچ ڕێگاتری لە بەردەم نەماوەتەوە و بە هیچ شێوازێک ناتوانێت لە ڕێگای ئیجراعاتی ئەمنیەوە ڕێگا لە خۆپشاندەران بگرێتن بە تێگەیشتنی من ئەگەر بەیانی و دووبیانیش ئەم خۆپشاندانە ئیستمڕارەتی نەبوو بەڵام بە شێوازی زۆر زۆرم خۆپشاندانە بەردەوام دەبێەوە کۆی ئەمڕۆ بینیمان ئەوەی من بینیم لە شاری هەولێرەوەی خەڵک لە کفری و کەلار و سلێمانی و ناوچەکانی تر باسیەکە ئەوەی ئەمڕۆ بەکاتی لە ڕێگای ئیجراعاتی ئەمنیەوە خەڵک سەرکوت کرا من پێم وایە ئەم جارە بە شێوازێکی تر و بە شێوازی زۆر بەرفراوانتر کە لە دەسەڵات دەرەچێ ئەم بزافە کۆمەڵایەتیە دەوێ مشارەکەی سیاسی ڕاستەقینە بکات چکە ئەم بزافە تێگەیشتووە مشارەکەی سیاسی ڕاستەقینە بریتی نییە لە هەڵبژاردنێکی ساختە لە 4 ساڵ جارێک دەنگدان مشارەکەی سیاسی سەرەتاییترین مشارەکەی سیاسی بریتە لە ئازادی ڕادەربڕین سەرەتاییترین میکانیزمی بۆ ئازادی ڕادەربڕین بریتە لە خۆپشاندان لە ڕاستیە ئەم فۆبیایی دەسەڵات کە پەیوەندی بە شکستی و بە کۆتایی هاتنی تەمەنێتی لە خۆپشاندان کەوای لە هاتووە یعنی لە ڕاستیە هاوڵاتی ئەگەر یعنی بە شێوازێکی گاڵتە ئامێز بیوێ خۆپشاندان بکە ئەو بەڕاستی ترسەیگرێ ئەو بەڕاستی فۆبیایگرێ من پێم ئەمە پەیوەندی بە بوودەڵی ئەم دەسەڵاتەوەیە و لە هەموو دۆخێکی شام دەسەڵاتش باش دەزانێ هێز لە ڕووی چەندایەتی و چۆنیایەتیەوە هەر لای خەڵکی کوردستانە هەر لای خەڵکە دەسەڵات چەند بەهێز بێ بە نەتیجە ناتوانێت بەرامبەر خۆی بگرێ بەرامبەر هێزی گەل و چین و توێژەکە بەڕێز هیوا عومەر ڕۆژنامەنووس و چالاکوان سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بیت سوپاس بینەرانی بەڕێز ئێوەش هەر شاد بن کاتێکی خۆش خواتان لەگەڵ